سڵاوتان لێبێ بەڕێزان. دامەزراندنی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دجلە لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە کێشەکانی نێوان هەولێر و بەغدای ئالۆزتر کردەوە. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هێرێم بە فەرمی ئەوەی ڕاگەیاند کە بوونی ئەم فەرماندەیە نایاساییە. ئاخۆ بەردەوامی چالەکیەکانی فەرماندەیەکە و سووربوونی بەغدا لەسەر مانەوەی و لە بەرامبەریشدا پێداگیری بەرپرسانی حکوومەتی هێرێم لەسەر ڕەتکردنەوەی قەیرانەکان بەرەوکوێ دەبات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە چەند تەوەرێکی پەیوەندیدار جەبار یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هێرێم میوانی بەرنامەی چاپێکەوتنا. بەخێر بێ کاک جەبار. سپاس دەکەم. لە ئێستادا پێکێنانی فەرماندەی دجلە بابەتی گەرمی کێشەکانی نێوان هەولێر و بەغدایە. بەرەوکوێ گەشتووە لە ئێستاداوە هەڵوێستی ئێوە چی بووە و مامەڵەی ئێوە لەگەڵ دوا پێشادەکاندا؟ فەرماندەی دامەزراندنی فەرماندەی دجلە و بوونی فەرماندەی دجلە لەو ناوچانە دیاردەیەکی یان ئەتوانم یەک دیاردەیە لەو کۆمەڵە کێشەیەکە هەیە لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق. دیارە کە ئێستا بڵێن هەموو ئەو ململانی و ناکۆکیە کە کۆبۆتەوە یان چڕ بۆتەوە لە چواردەوری مەسلەی نایاسایی بوونی دامەزراندنی فەرماندەی دجلە، ئەوە ئەتوانم بڵێم لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە کە بەڕاستی ئێمە وا بەتایبەتی من وای بۆ ئەچمیان وا ئەیبینم کە جەنابی دەوڵەتی ڕئیسی وزەرای عێراق ئەوێ ئەو ئەزمانەی کە تیا کەوتووە بەتایبەتی ئێستا ئەزمەی ناوخۆیی لەگەڵ کوتلە سیاسەکانی عێراق، ئەزمە ئەقلیمیەکەی لەگەڵ تورکیا، لەگەڵ سعودیە، لەگەڵ وڵاتانی خەریج، لەگەڵ وڵاتانی تر، ئەو کێشە ئەمنیە کە ئێستا بەڵێنی بە خەڵکی عێراقیدا کە ئەتوانێ هەلومەرجی ئەمنی جێگیر کە بە ماوەیەکی کورد و تاکو ئێستاکە هەلومەرجی ئەمنی جێگیر نەبووە. ئەو بەڵێنەی کە دای بە هەموو خەڵکی عێراق کە بە 100 ڕۆژ هەلومەرجی ئابووری عێراق چارەسەرەکە و تا ئێستا هەلومەرجی ئابووری چارەسەر نەکردووە. ئەو بەڵێنەی کە دا لە کاتی بوونی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی ئەو ڕێکەوتنەی هەژدەخاڵیەی کە کردی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕێکەوتنی هەولێر بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە هەڵپەسێراون لەگەڵ هەرێمی کوردستان، ئەمانەی هیچی جێبەجێ نەکردووە. لەبەر ئەوەیە بۆ دەرچوون لەو هەموو ئەو کێشانە، بۆ دەرچوون لەو ئەزمەیە، ئێستا هەموو کێشەکانی هێناوەتە بڵێن ساحەی کەرکووک و دیالە و بەڕاستی نیازی هەیە ئەو پلانی کە هەیەی و دیارە بازنەیەک هەیە لە چواردەوری بەڕێز مالکی کە وایان تێگەیاندووە کە ئەگەر ئەو کێشەیە بخاتە قاڵەبێکی تونوتیش، یعنی خوا نەخواستە ئەگەر شەڕێک دروست بێ لە نێوان سوپا و لەگەڵ پێشمەرگەیە لەو ناوچانە، ئەوە ئەتوانێ ڕای ناوخۆی عێراقی، ڕای ئیقلیمی، ڕای عەرەبی بۆ لای خۆی ڕاکێشێ و هەموو ئەو ئەزمانەی کە هەن لەسەری دایان پۆشێ بەهۆی ئەو شەڕەوە. دیارە ئێمە لەسەر حسابی کورد ئەمە دەکرێت. ئەمە درێژە کێشانی کێشەکانە پێت وایە لە نێوان هەولێر و بەغدا یان پێویستیەکی ئەو ناوچانە بۆ خۆیان دەڵێن باسی دەکەن؟ دیارە خۆی هەلومەرج لەو ناوچانە هەلومەرجێکی یارمەتی دەرە بۆ مۆزوعی ئەو کێشانە. چۆن ئێمە ناوچەیەکی جێناکۆکی هەیە کە لە پارێزگای دیالایە، لە پارێزگای کەرکووکە، لە پارێزگای نینەوایە. مادەیەکی یاسایی مادەی 140 هەیە. ئەو مادەیە دەبایە بە قۆناغ بە چەند قۆناغێک جێبەجێ بکرێ، بەڵام تاکو ئێستا هێشتا لە قۆناغی یەکەم و دەرنەچوە لە قۆناغی یەکەم. دیارە مەسلەی جێبەجێکردنی مادەی 140 داخوازیەکی هەرێمی کوردستانە بەگشتی و داکۆکیکی گەورە ئەکرێ لەسەر ئەم جێبەجێکردنی ئەم مادەیە. لەبەر ئەوەیە ئەو فەرماندەیە کەوتۆتە ئەم ناوچەیە، ئەوەش بۆتە حاڵەتێک، یعنی ئەوە وای لێ کردووە کە ناوی ئەم فەرماندەیە گەورە بێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا باستان لە بوونی نۆ فەرماندەی تر کردووە کە بە نایاسایی لە قەڵەمتداونەوانە، کەواتە بۆ ئەم نۆ فەرماندەی پێشتر باس نەکراوە لەگەڵ پێکێنانی فەرماندەی دجلەیە نۆ فەرماندەیەکی تر باس کران. کێشەکە کێشەیەکی شخصی نییە، کێشەیەکە ململانیەکی توند هەیە لە نێوانی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق. ململانەکەش لەسەر ئەساسی چەند کێشەیەکی هەڵپەسێراوە و گرنگن. یەکێکیان مادەی 140 مەسلەی یاسایی نەوت و گاز، مەسلەی حکومڕانی فیدراڵی، شێوازی حکم لە عێراق، مەسلەی بودجەی پێشمەرگە، مەسلەی ڕێژەی کورد لە ناو هێزەکان، مەسلەی پێشێلکردنی مادە دستوریەکان. خۆ حکوومەتی فیدراڵی عێراق و بەتایبەت بەڕێز نوری مالکی تەنها ئەو بڕگەی یان ئەو مادەی کە پەیوەندی بە سوپای عێراق و پێشێل نەکردووە، کۆمەڵێکی مادەی تری پێشێل کردووە. دیارە ئێمە پێشتریش تەکیدمان کردوێتەوە کە نەوەکو فەرماندەی دجلە بەتەنیا، طبعاً ئێمە پێش دامەزراندنی فەرماندەی دجلە
ئێمە ئاگاداری حکوومەتی عێراقمان کردوتەوە بە نەس بە نووسین و بە دانیشتن لە کۆبوونەوەکان وتومانە دامەزراندنی ئۆپەراسیۆنی فەرماندەی دژلە کە یاساییە و نادستوریە و بە تایبەتی لە ناوچەکانی جێناکۆکێ ئەبێتە هۆکارێک بۆ تونکردنی ململانیەکان لەوێدا و ئەبێتە هۆکارێک بۆ خراپکردنی هەلومەرجی ئەمنی نەوەکو سەقامگیریکردنی هەلومەرجی ئەمنی لەبەرەوە تەکیدمان کردوتەوە کە نابێت ئەو فەرماندەیە لەو ناوچانە دامەزرێ ئێمەیەکی تر لەکوێن ئەو فەرماندەی ترکە بەڵێ فەرماندەیەکانی تری ئۆپەراسیۆن فەرماندەیەک سێ فەرماندەی هەیە لە بەغا فەرماندەی ئۆپەراسیۆنی بەغا هەیە فەرماندەی ئۆپەراسیۆنی ڕسافە هەیە فەرماندەی ئۆپەراسیۆنی کەرخ هەیە فەرماندەی ئۆپەراسیۆنی ئەمبار هەیە فەرماندەی ئۆپەراسیۆنی بەسڕایە ئەمانن کە فەرماندەی ئۆپەراسیۆنەکان دابەش بوون بەسەر هەموو بڵێن ناوچە جوگرافیەکانی عێراقیان وەکوتم ئەمانە پێشێلکردنی مادەیەکی وازحی دستورە کە ئەو دەسەڵاتە هین ڕئیسی وەزەرانیە بەڵکو ئەو دەسەڵاتەی ئەو هەموو ئەو نۆ فەرماندەی کە باست کردن ئێوە لەگەڵ پێکێنانی ئەو فەرماندەیانە چاوەڕێی ئەوتان دەکرد کە لە هەرێمی کوردستانی فەرماندەیەکی ئاوا کە دجلەیە داب مەزرێواتە ئەگە بە شێوەیەکی تر پرسیارەکە بکەین ئێوە هەستانە کرد ئەمە زەمینە سازیەکە بۆ ئەوەی فەرماندەیەکی تر داب مەزرێنرە لە هەرێمی کوردستان چاوەڕێتانە کرد بەڵێ ئێمە هەستمان نەوەکو بە دامەزراندنی فەرماندەیەکە کرد ئێمە هەستمان بە جموجوڵێکی سەربازی کردووە لە سەرتاسەری ناوچەکانی جێناکۆکی لە سەرەتای ساڵی 2012 بە تایبەت ئەمە توانین بڵێن هۆکارێک بوو بۆ کێشەکانی یوان هەولێر بەغدا بێگومان چونکە وەکو پێم گوتی ئێمە لە کۆبوونەوەمان بڵێن لە سەرۆکایەتی هەرێم کە جنابی سەرۆکی هەرێم لەگەڵ هەموو حزب کوردستانیەکان و لەگەڵ حکومەتیش لەگەڵ هەموو کابینەی حکومەتی خۆمان لەگەڵ هەموو سەفارات و قونسڵیات کە لە هەرێمی کوردستانەیە ئێمە ئەمانە بە بەڵگەوە پێشکەشمان کردن و بەوتن باسمان کرد کە ئێمە هەست دەکەین بە مەترسیەک یان بە خەتەرێکی ڕوبەڕووبوونەوە بۆ لەبەرەوەی هەست دەکەین حکومەتی فدراڵی عێراق لە ناوچەی مەندەلیەوە یعنی لە ناوچەی دیالەوە هەتاکو دەگاتە زومار وردە هێڵێکی سەربازی گەورە دروست دەکا بەرامبەر بە هەرێم ئەو هێڵە سەربازی ئەوەیە مەسەرەن 5 فڕقەی سەربازی لەم سنوورە هەیە فرقەی 5 لە دیالە فرقەی 4 لە تکریت فرقەی 12 لە کەرکووک فرقەی 2 لە هەولێر فرقەی 3 لە مووسڵ جگە لەم فەرقانە ئەبینین لە فرقەی 10 لە ناسریەوە لەو ماوەی هێزی هێنا بۆ شێخان و زومار ئەو کێشەی دروست کرد لە فرقەی 1 تەدەخل سەریعی بەغاوە هێزی هێنا بۆ دیالە جگە لەوەی عشایرەکانی چەکدارە کرد مثلەن لە دیالە کڕویەکانی چەکدار کرد لە کەرکووک جبورەکانی چەکدارە کرد لە مووسڵ شەممەڕەکانی چەکدارە کرد یعنی عشایری کە ئەمەش خۆی نەسەن پێشێلکردنی مادەی نۆی دستورە کە بڕگەی کاڕێ نابێ میلیشیا دروستکەی ئەوانە میلیشیان دروست کرد و ڕەبتیانە کرد بە هێزەکانیان جگە لەوەش بۆ سنووری دیالە تۆپی قورسی ئەهێنا تۆپی نوێی کە وەرگیراوە لە ئەمریکا کە 155 ملیمە کە مەداکەیسی 2 کیلۆمەترە تۆپی دیفێرتی بڵێن 122 هێنا تانکی ئێنا بۆ کەرکووک بە هەمان شێوە کەتیبەی تۆپی ئێنا تانکی هێنا بۆ مووسڵ کەتیبەی تۆپی هێنا تانکی هێنا جگە لەوەش لە قانونی سەربازیدا کە تۆ 3 خەتی عتادت نەقل کرد بۆ ناوچەیەک یعنی 3 هێڵی تەقەمەنەی کە نەقل کرد لە هەموو دنیا ئەمە لە عسکەریە یعنی پرینسیپێکی سەربازیە تۆ داخلی شەڕابی لە هەموو ئەم فرقانە سەربازیانە 3 هێڵی تەقەمەنی تەوزیع کردووە لە تەقەمەنی ورد هەتا تەقەمەنی گەورە ئەمە بۆ لەبەر ئەوەیە وەکوتم بازنەیەکی فەرماندەی سەربازی لە چواردەوری دەوڵەتی ڕئیسی وزەرا هەن بە هەڵە ئەیانەوێ هەڵەیەکی پێ بکەن وایان تێگەیاندووە ئەزمەکان ئەگەر شەڕێک دروست بکە لە ناوچەکە ئەزمەکان لە کۆڵیە بێتەوە لە بەرامبەردا پاش ڕاگەندراوەکەی سەرۆکی هەرێمی کوردستان سەبارەت بە فەرماندەی دجلە باسی لە هەڵوێست و ڕێوشێنی گرتنەبەری ڕۆشێنی یاسایی کرد یاخود گرتنەبەری ڕۆشێن بڵێن تا چەند ئەمە پەیوەندی بە ئامادەی هێزی پێشمەرگەوە هەیە هەڵوێست بوو مامەڵە لەگەڵ فەرماندەی دجلە لە پاش دەرکردنی ئەو ڕاگەندراوە ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە ئامادەین بۆ بەرگریکردن یعنی هێزی پێشمەرگی کوردستان لەو پەڕی ئامادەیە بۆ بەرگریکردن کەواتە ڕاگەندراوەکە ئاماژەیەک بوو بۆ بەرگریکردنی هێزی پێشمەرگە یان هەڵوێستی هێزی پێشمەرگە بەڵێ بۆ بەرگریکردن ئێمە دەست پێشخەر نابین ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەلە نادەینە دەست بەڕێز نوێنی ماریکی کە بتوانێت بەهۆی دروستکردنی شەڕێکی نەخوازراو
بڕوا و ڕای ناوخۆیی و ئەقلیمی و عالەمی تێبگەینێ کە ئێمە شەڕی پێفرۆشین چونکە ئێمە شەڕ نافرۆشین ئێمە شەڕ بەوە ئەزانین لە بەرژەوەندی هیچ لایەک نییە لە بەرژەوەندی هەموو عێراقیەکاندا نییە مێژووی عێراق لە ساڵی 20ەوە تاکو ئەگاتە 2023 هەموو شەڕ و شۆڕ بووە بەڵام زەرەری عێراقیەکانی تیا بووە لەبەر ئەوەی لە دوای 2023 ئێمە ویستمانە سیستەمێکی دیموکراتی فدرالی لە عێراقدا بێ لە خزمەتی خەڵکا بەگشتی بێ چێ تەنزیمی ئەو سیستەمە ئەکا دستور ئێمە ملتەزمین بە دستور و داکۆکی ئەەکەین لەسەر دستور و شەڕ ئەەکەین لەسەر ئەو دستور دەگمە بەڵام بەرامبەرەکەمان هەڵا ئەکا مادە دستوریەکان پێشێلەکە دەبێ ئێمە چ بکەین لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم ئەو بەشەمان کە هەن لە کابینەی حکوومەتی فدرالی عێراق لەگەڵ دەوڵەتانی ئیقلیمی لەگەڵ دەوڵەتانی ئەوروپا لەگەڵ دنیادا کە ئێمە تیان بگەێنین بە بەڵگەوە کە ئەم دەسەڵاتی کە هەیە ئێستا پێشێلکردنیکی وازەحەکە بۆ دەستوری دەوڵەتی فدرالی لە پاش دەرکردنی ڕەگەنداوکی سەرۆکی هەرێم گۆڕانکاریەک هەیە لەناو هێزی پێشمەرگە وەکو ئامادەکاریەک بۆ هەڵوێست وەرگرتن چین ئەو گۆڕانکاریانە ئەمێ باسی ئەوم بۆ بکەین وەکو من ڕوونم کردەوە ئێمە بەردەوام لە ئامادە باشی داین بە تایبەتی ئێمە لە ناوچەکانی دابڕاو لە هەرێمی کوردستان هێزمان هەیە زۆر باشە ئێمە هێزمان هەیە لەو ناوچانە بەشدارە لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق سەرچاوێکی ئەمنی بە سۆمرە نیوزی ڕاگەیاندووە کە لە ئێستادا هێزی پێشمەرگە لە دیالە ئامادەیە و لە ئامادەباشیدا بۆ ڕوبەڕووبوونەوە بەڵام چاوەڕوانی بڕگاری سەرۆکی هەرێمن ئەمە تا چەند ڕاستە ئێمە لە سەرتاسەری وەکوتم ناوچەکانی دابڕاو لە هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەمان هەیە هێزی ئاسایشمان هەیە هێزی پۆلیسمان هەیە پۆلیسی بەرگری فریاکەوتنمان هەیە هێزی زرێڤانیمان هەیە لە ناوچەکانی نزیک مندەلیەوە هەتاکو دەگاتە ناوچەکانی نزیک زومار ئێمە هێزەکەمان بەردەوام لەوێ لە ئامادەباشیدایە نەوەکو بۆ شەڕفرۆشتن یان نەوەکو بۆ ڕوبەڕۆبوونەوە لەگەڵ سوپای عێراق ئێمە تا ئەم لەحزەی کە لەگەڵ جناب تەدانیشتوین ئێمە شەریکێکی بەهێزین لە حکوومەتی فدرالی عێراقدا ئێمە سەرۆک کۆمار هێشتا جنابی سەرۆک مام جەلالە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هێشتا جنابی دکتۆر ڕۆژین ئوری شاوەیسە وەزیری دەرەوەی ئەو وڵاتە هێشتا جنابی کاگوشیار زێباریە سوپاسالاری ئەم سالارەی ئەم سوپای عێراق هێشتا جنابی کاگبابکر زێباریە جگە لەوە کوتلەیەکی پەرلەمانی گەورەمان هەیە لە ناو پەرلەمانی عێراق لە وەزارەتەکانی تر کۆمەڵکی وەزیر و جێگر وەزیر و خەڵکمان هەیە خەڵکمانەیە لە ئاستی پلە بەرزە لە دامودەستگای ئەمنیە لە عێراقدا لەبەر ئەوەی ئێمە تا ئەم لەحزەیە شەریکی بە قووەتی ئەو حکوومەتین لەبەر ئەوەی ئێمە بیرمان لەوە نەکردوەوە کە بین شەڕێک دروستکەین لە ناوچەکە ئێمە ئەمانەوێ بێگومان وەکو بۆم ڕوون کردیتەوە بازنەیەکی تەسک لە چواردەوری بەڕێز جنابی دەوڵەتی ڕێز وزەرا هەیە نوری مالکی ئێمە ئاگادارمان کردووە بۆ بزانین یعنی ئەم ڕایەمان گەیاندۆتە جنابی نوری مالکی وتومانە بازنەیەک هەیە ئەو بازنەیە کۆمەڵێکی فەرماندەن کە ڕەنگە زۆریان لە فەرماندەکەن کە عوزوو فڕقە بوونە زمانی خۆی لە حزبی بەعس و یاسای موساالە و عەدالە ئەیانگرێتەوە ئێمە ئەتوانین هەموو ناوەکانی بدەینێ و ئەو بڕگانە لە یاسا و موساالە و عەدالە هەیە کە یانگرێتەوە ئەتوانین بیدەینێ ئەوانە دێن ڕاوێژی بۆ ئەکەن ڕاوێژەکان هەڵەن ڕاوێژەکان درۆن قسەی درۆی بۆ دەکەن وەصفی ئەکەن بەسەریە هەڵ دەدەن وایان لێ کردووە ینی وایان لێ کردووە کە هەرێمی کوردستان وایان پیشانداوە کە هەرێمی کوردستان شەڕ بە سوپای عێراق ئەفرۆشێ هەرێمی کوردستان لەسەر حسابی حکوومەتی فدرالی عێراق گەشە ئەکا هەرێمی کوردستان پارەیەکی وەردەگرێت لە عێراقا کە بەلاشە هەرێمی کوردستان نەوت ئەفرۆشێ هەرێمی کوردستان وای لێ هاتووە بۆتە دەواازەیەک بۆ هەموو دنیا یعنی وایان لێ کردووە ئەمجا ئەوان چی پێ ئەڵێن وایان تێگەیاندۆ بۆ دەربازبوونی لەو کێشانە و لەو ئەزمانەی کە هەیە و لەو هەلو مەرجێک بە حساب لەگەڵ هەرێمی کوردستان کە بە خەیاڵ بۆیان دروست کردووە ئەیانەوەی بە حساب هێڵێکی ئەگەر هات و چالەکیەکانی فەرماندەی دژلە بەردەوام بوو پاش ڕاگەیەنراوەکەی سەرۆکی هەرێم ئێوە هەڵوێستان چی دەبێت بەرامبەر بە چالەکیەکانی فەرماندەیەەکە بەتایبەتی لە ناوچە دابڕێنراوەکان و لە کەرکووک ڕوونتر ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وەزارەتی پێشمەرگە ئەو تەوجیهاتانی کە بۆ ئێمە هاتووە ئێمە بە هیچ شێوەیەک دەست پێشکەر نابین لە هیچ ڕووداوێکی توندوتیژی لەو ناوچانە ئێمە لە ناوچەکانی دابڕاو لە هەرێمی کوردستان نیازمان هەیە ئەو ناوچانە بتوانین داکۆکی لە ئەمنیەتی ئەو ناوچانە بکەین
ئێمە وامان پێگوتراوە کە پارێزگاری لە خەڵکی ئەو ناوچانە بکەین ئێمە پێمان گوتراوە خۆمان لا دەین لە هەموو شێوازێک شەڕفرۆشتنێک کە ئێمە بگوترێ بەڵام ئەبێ هەموو لایەک تێبگا ئێمە کە شەڕمان پێفرۆشرا کە ژیانی خەڵک تێک درا کە پەلامار دراین بە شێوازێکی ناڕەوا بێگومان ئێمە بەرگریکی تند لە خۆمان دەکەین لە هەموو ناوچەکاندا و دیارە هەموو دنیاش ئەزانێ و هەموو برابەڕێزەکانمان لە حکوومەتی فدراڵی عێراق ئەزانن و بە تایبەتی ئەو کەسانی کە ئێستا لە کوتلە پەرلمانەکانش و لەگەڵشمان لە دەرەوە بوون لە پێشمەرگایەتی و ناوچەکانی ئێمەش ئازاد کرابوو ئەوانش تیاژیان ئەزانن ئێمە چۆن مقاومەت لەگەڵ ئەوشدا مالکی هۆشداری دەدالەوەی کە هێزی عراقی خۆت هێزی فەرماندەی دژلە ئستفزاز بکرێن وەڵامی ئێوە چییە بۆ ئەم هۆشداری ئەو دیارە من یعنی بە حەقیقەت گەیشتومەتە ئەو قەناعەتەی کە ئەو بازنەیە زۆر تەسک بۆتەوە کە درۆ بۆ مالکیەکەن بەردەوام درۆ بۆ بەڕێز مالکیەکەن و ئەوە یەکێکە لە هەڵخەڵەتانەکان و لە درۆکان کە بۆ مالکیەکەن دەنە بۆ من وەڵامم بۆ ئەو بەڕێزە ئەوەیە هەتاکو ئەم دقەیە کە جەنابی واڵێ ئێمە لە ناوچەکانی دابڕاو لە هەرێمی کوردستان لە ناوچەی دیالە پێنج بازگەی هاوبەشمان هەیە پێکەوە پێشمەرگە و سوپای عێراق لە بازگەکانن تا ئەم دقەیە دەوریاتی مشتەرەکمان هەیە هەموو لە هەموو ناوچەی دیالە یعنی هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراق بە یەکەوە دەوریات دەرەچن لە ناوچەکانی جەرەولا و سعدیە و نزیک مەندەلی و قەرەتەپۆ ئەو ناوچانە بەڵام هەماهەنگی نییە لەگەڵ فەرماندەی دژلە تا ئێستا ئێمە لە ناو بەعقوبە مرکزێکی تەنسیقمانەیە ناوەندێکی هەماهەنگیمان لە کەرکووک 6 بازنەمانەیە لە 4 دەور کەرکووک بازنەکان هاوبەشن هێزی پێشمەرگە زایدن سوپای عێراقن مووسڵ ئێمە 9 بازگەی هاوبەشمان هەیە ئێمە لەگەڵ فڕقەکانی ئەوێ هەماهەنگیمان هەیە ئێمە لە دیالە لەگەڵ فڕقەی 5 هەماهەنگیمان هەیە لە کەرکووک لەگەڵ فڕقەی 12 هەماهەنگیمان نەک لەگەڵ دژلە لەگەڵ فڕقەی 12 لە مووسڵش ئێمە هەماهەنگیمان لەگەڵ فڕقەی 3 و لەگەڵ فڕقەی 2 هەیە لەو ناوچانە لە ناوچەی دووز هەماهەنگیمان لەگەڵ فڕقەی 4 هەیە ئێمە فڕقەکانی لیواکانی پێشمەرگە لەو ناوچانە لەگەڵ فڕقەکانی ئەو ناوچانە طبعا ئەوە بە پێی میکانزمێکی ئیتیفاق کرا و لەسەری بە پێی 15 بنەما و بە پێی ڕێکەوتنێک کە ئیمزا کراوە لە نێوانی وەزیری پێشمەرگە و وەزیری دیفاع وەزیری ناوخۆی هەرێم و وەزیری ناوخۆی حکوومەتی فدراڵی عێراق و بە ئاگاداری بڵێن دەوڵەتی ڕئیس الوزرا نوری مالکی لەبەر ئەوەیە من وەڵامەکەم بۆ بەڕێزی ئەوەیە ئێمە چی ئستفزازێک ئەکەین کە ئێستا تا ئێستا بەشدارین لەگەڵ سوپای عێراق لەو ناوچانە لە دیالە لەگەڵ سوپای عێراق ئێمە لە بازگە بەشدارین و لە دەوریە بەشدارین و لە مەرکەز تەنسیق بەشدارین لە کەرکووک لە بازگە بەشدارین و هێزی هاوبەشمانەیە فەوجی شێری ئاڵتونی هاوبەشمانەیە لە دەوریات هاوبەشمانەیە لە مووسڵ تا ئێستا بەیەکەوە لە هەموو ناوچەکانی مووسڵ بەیەکەوە ئیش دەکەین ئستفزازی چی سوپای عێراق بۆ مەترسیەکی حکوومەتی هەرێم هەیە لە پرچەکردنی سوپای عێراق و لە بەرامبەردا نوری مالکی مەترسیەکی هەیە لە پرچەکردنی سوپای پێشمەرگە بە تایبەتی سەر سنوور بڵێن چەکدارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو مەترسیەی کە دەری ئەبڕێ لەلایەن زیاتر دەوڵەتی سنوورە بەڵێ دەربارەی دەوڵەتی ڕئیس الوزرا هیچ بیانوویەکی نییە هیچ مەبەڕ ئەوڵ یەکەم ئێمە تا ئێستا حکوومەتی فدراڵی عێراق هیچ جۆرە چەکێکی داوە بە ئێمە کە ئەو هێزەکەی یعنی سوپای عێراق چەکدارەکە و تا ئێستا ئێمە بە هیچ شێوازێکی چێکمان لە دەرەوە نەکڕیوە ئێمە ئەو چەکانەی کە هەیە هەمان ئەو چەکانەی کە هەمان بووە لە پێش پرۆسی ئازادی عێراق و ئەو چەکانی لە پرۆسی ئازادی عێراقمان دەستکەوتووە هەمومان چاک کردوێتەوە و بەکاری ئێنینە ناو هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە یەک دووەم هیچ بیانوویەکی نییە چونکە هێزی پێشمەرگە ئێستا ئیش سوپای عێراقەکە یعنی ناوچەیەکی عێراق ئەپارێزێ هەرێمی کوردستان بە پێی دستور ئێستا بەشەکە لە دەوڵەتی فدراڵی عێراق یعنی ئێمە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش پۆلیس ئێمە نیابەتەن یعنی لە جیاتی سوپای عێراق و لە جیاتی هێزەکانی عێراق ئەم ناوچە ئەپارێزین خۆ پێویستیمان بەچەکە ئەوش چەکی نەدانێتی هەر بەو چەکە کۆنانە و ناوچانە ئەوەیە حکوومەتی هەرێم بۆ بە پرچەکردنی سوپای عێراق بەڵێ ئێمە مەترسیەکەمان چییە بەڵێ ئێمە ناترسین لە سوپایەک کە بە پێی دستور دامەزراوە چەکدار بکرێ ئێمە لەوە ئەترسین کە ئەم سوپایە چونکە لە پێکهاتەی سوپاکە مادە دستوریەکان پێشێل کراوە مادەی نۆی دستور پێشێل کراوە لەبەر ئەوەی مادەی نۆ بڕگەکانی یەکێک لە بڕگەکانی مادەی نۆ باس لەوە کە ئەڵێ پێکهاتەی سوپای عێراق ئەبێ بە پێی هەموو پێکهاتەکان بەشدار بن لە سوپا بە پێی ڕێژەی خۆیان ئێمە ئێستا وەکو کورد ڕێژەمان 3% لە سوپای عێراق کە ئەبێ ئەگەر بە پێی
بوجەکەشمان بێ ئەبێ 17 لە سەدا بێ یعنی یەک لەسەر هێشتا پێنجی یەک لەسەر شەشی ئێمە ڕێژەکەی خۆمان نییە لە ناو سوپای عێراق نار ئێمە ڕەنگە تورکمانیش هەروە بێ ڕەنگە سورنەش هەروە بێ یعنی پێکاتەکانی عێراقی یعنی مادەی نۆ ئەو بڕگەیە پێشل کراوە جگەلەوە هەر مادەی نۆ لە بڕگەکانی باس لەوە کە ئەڵێ نابێت سوپای عێراق وەکو ئامرازێک لە کاتی ململانی بەکار بێت ئەبینین لەوەتی یعنی ئەو کابینە نوێی دەوڵەتی ڕئیس وزەرا نوری مالکیە هەر کاتێک کێشەیەک دروست بووە لە عێراقدا نەوەکو لەگەڵ کووردا بەتەنیا لەگەڵ کوت لە سیاسەکانی تریشا بەتەنیا ڕێک سوپای نەناوەتە پێشەوە وەکو ئامراز بۆ یەکلاکردنەوەی ململانەکان بەکار هاتووە جگە لەوە مادەی 61 پێشێل کراوە ئەگەر سوپایەک بە پێی دستور دامەزرێ و پارێزگای لە هەموو عێراق بکە ئێمە هیچ کێشەیەکمان نییە لەو پرچاکدارکردنی ئەو سوپایە بەڵام ئەترسین ئەو سوپایە بە هەموو ئەو چەکانەوە دیسان بکەوتە دەستی یەک لایەن یەک کوتلە یەک کەس هەمان سیناریۆی پێش 2003 دووبارە بێتەوە بۆ عێراقیەکان ئێمە لەوە ئەترسین لەبەرەوە گەرەنتیمانەوێ کاتی بەرنامەکەتەوە بڵێ نوری مالکی بیانوویەکی هەیە کە بوونی هێزی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان و دەڵێت حکوومەتی رێم بێدەنگە بەرامبەر بە بوونی ئەو هێزە حکوومەتی فدرالی عێراق با بڕوا لەگەڵ تورکیا دانیشێ ئەو ڕێکەوتنامەی کە هەیەی بۆ داخلبوونی هێزی سەربازی کە تا ئێستا هەڵنەوەشاتەوە بڕوا هەڵی وەشێتەوە دووەم بە شێوازی کە ڕسمی حکوومەتی فدرالی عێراق داوا بکات لە ڕێگای وەزارەی خارجی لە ڕێگای سەفیرەکەی خۆی لە ئەنقەرە لەگەڵ ڕێگای سەفیری عێراقی لە بەغا کە ئەو هێزە بکشێنەوە بە ڕسمی ئەو کاتە بزانین ئێمە ڕێگری ئەەکەین لەوەی یان ڕێگری ناکەین وەکو حکوومەتی هەرێم ئەوە دوو سێهەمیش داواکەین لە حکوومەتی فدرالی عێراق کە ڕۆژانە ڕەنگە ئێستا من و تۆوا بەیەکەوە دانیشتوین ئێستا بڵێن فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە ئاسمانی هەموو ناوچەکانی سنووری هەرێمی کوردستان ئەگەڕێن لە قەندیلەوە تاکو دەگاتە ناوچەی زاخۆ جار هەیە ئەو فڕۆکانە بە قوڵایی 70 کیلۆمتر دێنە ناو سنووری خاکی عێراقەوە باشە ئەمە لە 2007ەوە تا ئێستا ڕۆژانە ئەو ئاسمانە پێشێل ئەکرێ کە ئاسمانی دەوڵەتی فدرالی عێراقا عرزەکەی بە تۆپ پێشێل ئەکرێ خەڵکەکەی ئاوارە ئەبێ ڕۆژانەش ئێمە هەڵوێست ئەدەینە وەزارەی دیفاع و ئەدەینە وەزارەی خارجی عێراقی و ئەدەینە حکوومەتی فدرالی عێراق تا ئێستا بەیاننامەیەکیان دەرکردووە دەربارەی ئەو مۆزوعە هەر بەیاننامەیەک دەربارەی ئەو پێشێلکردنە دو پرسیارمان دوورە لەم تەوەرانە تایبەتە بە موچەی پێشمەرگە ڕۆژانە دەبینین خۆپشاندان دەکرێت لەلایەن پێشمەرگەکانەوە بە تایبەتی ئەوانەی کە پاسەوانی بارەگا و بارەگە حزبەکان نەگەر بڵین چی کراوە بۆ ئەو پێشمەرگانە و هەندێکیان باس لەو دەکەن کە تا ئێستا نازانن سەر بە چ وەزارەتێکن پێشمەرگەی یاخود ناخۆ هەندێکیان داوا دەکەن کە بخرێنە سەر وەزارەتی ناخۆرە بەرەی موچەی ئەوان زیاترە چیتان کردو بۆ ئەوان زۆر بە کورتی دو پرسیارمان بۆ مەسەلەی موچەی ئەوەی کە ئەدرێ بە هێزی پێشمەرگەی کوردستان لە ناو وەزارەت ئێمە ئێستا کەمترین بڵێن موچەی سەر پێشمەرگەیەک یعنی ئاستی خوارەوەی موچەکە نزیکەی 500,000 بەرزترینیشی ئەگاتە نزیکەی 4 میلیۆن یعنی بڵێن موچە لەبەرەوەی ئەو سیستەمەی کە دامانەوە لە وەزارەت هەمان ئەو سیستەمەی حکوومەتی فدرالی عێراق بە جیاوازیەک عێراق لەوێ بەدەلێکی خواردن ئەدەن ئەیدەن بە لیواکان زۆر بەش ئەدەزرێ ئەوانش نیوی ڕێەکەەوە نیوی ئەدەنە جوندیەکان نوێ ئەدەنە خواردن بۆە ئێمە لێرە ئەو بەدەلێکە 300 و هەندێکە 360 ئێمە خۆمان لێرە بە تەندەر ئەیدەین بە خواردن ئەیکردین و ئەیدێنە بارەگاکان بەڵامیان پێدرا کە زیاد بکرێ بۆ نەکراوە ئێمە وەکوتم لە ناو وەزارەت سیستەمەکەمان هەمان ئەو سیستەمەیە و لەبەر ئەوەی هیچ بڕیارێک نییە بۆ ئاڵوگۆڕکردنی سیستەمی موچە لە زمنی وەزارەتی پێشمەرگە بەڵام بەشێک هەیە ئێستا ئەوانەی کە پاسەوانی بارەگاکانەکەن و دام و دەستگاکانەکەن ئەوانە بەشێکیان هێشتا موچەکەیان کەمەکەش چییە؟ یعنی کەمترین موچیان لە حدودی 450,000 دینارە بەشێک لەو پاسەوانانە بوونە پۆلیس یعنی چوونە سەر وەزارەی ناوخۆ کە چوونە سەر وەزارەی ناوخۆ موچەکەیان بەرز بووە بۆ نزیکی 700,000 دینار هەندێکیان ماون ئێمە لەگەڵ حکوومەتە یعنی لەگەڵ حکوومەتی هەرێما قسەمان کردووە ناوی ئەوانەمان ئامادە کردووە بڕیار وایە ئەوانش زۆربیان بجێزێنەوە سەر وەزارەی ناوخۆ یعنی پاسەوانی بارەگاکان بۆ ئەوەی ئەوانش موچەکانیان وەکو یەکی لێبێ لەبەرەوەی ئەوە وڵامی و پرسیار دەربارەی موچەکە بەڵە سپاس بۆ جەباری ئەوە میداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوون ئەللا خۆشی دابن بەڕێزان